تاقیکردنەوەکانی قۆناغی 2 3 و 4 زانکۆی سەلاحەدین هەموو ئامادەکاریەکی بۆ قوتابیان کردووە هەرچی پێداویستیەکە لە هۆڵەکانی تاقیکردنەوە یا هەر شتێشتر تایبەت بە تاقیکردنەوەکان زانکۆ ئامادەی کردووە و سەرجەم کۆلێژەکان لەلایەن سەرۆکی زانکۆی سەلاحەدین ڕاست پێدراون دا ئەو تاوەکو لە لێژنەی لە ڕێگەی لێژنەی تاقیکردنەوەکان و سەرۆکی لێژنە و ئەندامانی لێژنە هەموو ئامادەکاریەکان بکەن بۆی لە کێشێکی لەبار و گونجاو تاقیکردنەوەکان بەڕێوە بچێتن ئەوە سەبارەت بە قوتابیانی قۆناغی یەک کە ئەم ساڵ وەرگیراون لە زانکۆی سەلاحەدین طبعاً هەفتەیەک دوای مامەڵەی قوتابیان دەستیان بە چوونەتە هۆڵەکانی خوێن و دەستیان بە خوێندن کردو لە ئێستادا لە کەشێکی دەبار و گونجاو قوتابیانی قۆناغیەکیش بە هەمان شێوەیە قۆناغەکانی تر دەستیان بە خوێندنی وانەکان کردیە و لەگەڵ تەواوکردنی وانەکانیان دەست بە تاقیکردنەوەکان دەکەن بە هەمان شێوە ئامادەکاری تەواو بۆ هەموو شتێک کراوە لە زانکۆ بەڵێ لە سەرجەم هۆڵەکانی خوێندن و لە بەشە ناوخۆیەکان سیستەمی گەرمکەرەوە هەیە و لە هەر کاتێکیش کە سیستەمێک ڕابوەستەیان ئەشکالێک دروست بێت زانکۆی سەلاحەدین بەردەوام لەگەڵ قوتابیان و لەگەڵ لایانی پەیوەندیدار لەسەر هێڵە بۆی بتوانێت چارەسەری بکە بەڵام تاوەکو ئێستا هەموو شتێک زۆر باشە و هەموو ئامادەکاریەک بۆ هاتنی قوتابیان و بۆ وەرزی سەرما کراوە.